لە ڕێوڕسمێکدا لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانس پەیوەندیە کلتوری فەرهەنگیەکانی دەستەخوشتی شاری ڕانی دەروازەی ڕاپەڕین و شاری دڵوتی ویلایەتی میناسوتای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە فەرمی ناسێنرا. لە ڕێوڕسمەکەدا کە قایمقامی پێشووی ڕانی و قایمقامی ئێستای ڕانیە و سەرۆکی شارەوانی ڕان و ژمارەیەک لە بەرپرسانی حکومەت و کەسایەتی و ڕۆشنبیران ئامادەی بوون بە فەرمی دەستەخوشتی شاری دڵوت و ڕانیا واژۆکرا. سەرەتای ڕێوڕسمەکەش بۆ ڕزگرتن لە شەیدانی شەڕی تیرۆر و سەرجەم شەیدانی کوردستان بە چەند ساتێک وەستان مەراسیمەکە دەستی پێکرد. لە کاتێکدا ئەم ڕێکەوتنە ناسیاسی و ناتایەفیە ئاڵوگۆڕی خەڵک بۆ خەڵک نەهان دەدات و نەڕێگەش دەگرێت لە بەشداری لایەنە ڕەسمیە هەڵبژێردراوەکان. بەو پێیە لە ئێستادا بڕیاردرا لە شاری دوولوتی ویلایەتی مینەسۆتای ئەمریکا و شاری ڕانیەی هەرێمی کوردستانی عێراق لێرەوە خۆیان وەک دەستە خوشک ڕابگەێن و نیازی خۆیان بۆ پابەندبوون بەو ڕێکەوتنە نیشان بدەن و بەپێی یاسا و ڕێساکانی ڕێکخراوی دەستە خوشکی نێودەوڵەتی. ئەم بەڵگەنامە لە ڕۆژی واژۆکردنیەوە کاری پێوە دەکرێت و بە هەردوو زمانی ئینگلیزی و کوردی دەنووسرێت و هەردوو دەتەنووسراوەکە هەمان هێزیان هەیە. ئەم پەیوەندیە ماوەی چەند ساڵێک ئێمە کاری تێدا دەکەین لەگەڵ شاری دڵوت خۆشبەختانە تا ئێستا چەند شاندێکی ئەوان و چەند شاندێکی ئێمە بۆ هەمان مەبەست ئاڵوگۆڕیان کردووە. ئەمڕۆ بە شێوازێکی فەرمی ئەم ڕێککەوتن نامەیە واژۆکرا بەو پێڕانیە دەبێتە پێنجەمین وڵات بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە ناو ڕێکخراوی دەستەخوشکی نێودەوڵەتی لە دوای سوید و رووسیا و کەنەدا و یابان ڕانی دەبێتە پێنجەمین وڵات پەیوەندیکی فەرهەنگی و کلتوری و بازرگانیە و ئامان سەیدا ئامانجێکی دوورمەودایە تەمەنا دەکەین لە ئایندەیەکی نزیکدا ئەم پەیوەندی ڕنگدانەوەی بەسەر شاری ڕانی و هەرێمی کوردستان هەبێ بە شێوازێکی گشتی. لە ڕێوڕسمەکەدا کە لە شاری دڵوتی ئەمریکا ڕێکخرانی پرۆژەی بەدەستەخوشتی ڕانی و دڵوت و حاکمی ئەو شارە ئامادەی بوون لە دوو توی گرێبەستێک بە فەرمی لەلایەن قایمقامی ڕانی و حاکمی دڵوت واژۆی ئەو گرێبەستە کرا کە چەندین خاڵ لە خۆ دەگرێت. ئامادەبوانی مەراسیمەکە لە ڕانی خۆشحاڵی خۆیان بەو دەستکەوتە بۆ شارەکەیان و شاری دڵوت دەربڕی. کارێکی زۆر باشە و هیوادارم لە داهاتوودا هەر ئیمزاکردنەکەش نەبیتن و کار و بەرهەمی باشتری بە دوای خۆیدا بهێنێ بە تایبەتی لە بواری ژنان و منداڵان و ئاوەدانکردنەوە و پیرۆزبایی لە شاری دانوشتانی شار ڕانی دەکەم کە بوونە دەستە خوشکی شاری دڵوتی ئەمریکا کە ئەوە هەنگایەکە بۆ دروستکردنی پەیوەندی و کرانەوە بەڕووی دنیای دەرەوەدا دیارە جێگای دڵخۆشیە. هیوادارین ئەو قوربانیدانی ئێمەیان لەبەرچاو بێ و پێشمەرگە ڕۆڵی بینی و لە پاراستنی کورد لە جیهان وەکو جەنابی سەرۆکی ئێمە لە بەرەکانی جەنگە هیوادارن ئەویان لەبەرچاو بێت. ڕزگار مامە، کوردستان TV، ڕانیە.